إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص یەکێکە لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم 4 ساڵ پێش باوکی مسلمان بوونی خۆی ڕاگەیاند و هاتە ناو مەدینە و ئیمانی هێنا. یەکێکە لەو کەسانەی کە لە جاهیلیەتە ئەیزانی بنووسێ بە عەرەبی و بە سریانی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردێک کاتیبی وحی خۆی 700 فەرموودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆ ئێمە گێڕاوەتەوە. یەکێکە لەو هەوڵانەی عمری نزیکەی 100 ساڵ بڕی کردووە. یەکە لەو قائیدە گەورانەی زۆر شوێنی ئومەتی ئیسلامی لە میسر و شام و فەلەستین و عەسقەلان و زۆر شوێنی تر ئەو لە فەتحەکەیە بەشدار بووە. یەکێکە لە کیباری قیادەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمای شتێکمان بۆ ئەگێڕێتەوە، ئەفەرمێ ڕۆژێکیان لە خزمەت پێغەمبەرا بووم صلی الله عليه وآله وسلم. ڕووی تێکردم و فەرمووی كيف إذا بقيت في حثالة من الناس ئەگەر عمرە درێژ بوو کەوتیتە ناو خەڵکێکی کەمڕێزەوە، خەڵکێکی بچووکەوە. حثالە لە زمانی عەرەبیە بە معنای ڕەدی، بە معنای خراپ دێ. چی ئەکەی لە کاتێکە ئەو کەسانە وەهم ئەردە الناس وەئەسوەئوهم خراپترین و نزمترین ئاستیان هەیە؟ ئەفەرمێ بە هەر کەسێکی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم وتبێ كيف إذا بقيت، یان باسیەوەی کرد بێت تۆ زەمانێک ئەگەر هات و خەڵکێکی وادو ئیلا ئەو کەسە عمری درێژ بووە. عەبدوڵڵاڵێ بەما زانیم کە عمرم درێژ ئەبێ و احتیمالە خەڵکێک ببینم. ئەمڕۆ زانستێک هەیە لە جیهانە پێوترێ زانستی نوێ، العلم الجديد. نیشانەکانی ئاخر زەمان بە زمانی ئەمڕۆ، بە زانستی ئەمڕۆ پێ ئەوترێ العلم الجديد. ئەو تەنەبوئاتانەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم یا ئەو هەواڵە غەیبیانە بڵێن کە خۆشەویست صلی الله عليه وسلم بڕیاری لەسەر داوە و باسی کردووە و ئیشارەی پێ کردووە، حتمەن یەتەدی، هیچ گومانیتیانی. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم کەلیماتانەی فەرموو، دواتر کەمێ وەستا فەرمووی ومن صفاتهم، صفاتی ئەو خەڵکە کەمەی کە تۆ احتیمالە پێیان بگەیت و احتیمالە نەگەی چەند صفتێکە. یەکەم أن يظهر فيهم فساد العهد ونقضه وعدم الوفاء به. مەسەلەی عهد و پەیمان بەلایەنەوە زۆر شتێکی بچووکە بێ، هەڵوەشانەوەی بەلایەنەوە زۆر ئاسانە بێ. طبعا مەسەلەی عهد و پەیمان لەوەچی ئێمە تەنها وابێتە پێش چاومان، من دەست بخۆمە ناو دەستی کەسێکە و پەیمانی پێ بدەم، کردەوە پەیمانی تێیە، دەموچاو پەیمانی تێیە. ئەو عەهدانەی کە لەسەرتە وەکو ئیسلام زۆر گەورن. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ئەگەر تۆ لە شوێنێکا بوویت دوو کەس قسەیان پێکەوە ئەکرد، یەکێکیان ملی ئاوە سەری ئەملاولایە کرد بزانە کەس گوێی لێ نییە، بەڵام تۆ گوێت لێ بوو، ئەوە عەهدێکە لە گەردنی تۆیە، نابێ ئەو کەلیمەتە کە گوێت لێ بووە لە هیچ شوێنە بی دەرکێنی، چونکە ئەوانە نەیانویست قسەکان بدەرکێ. بۆیە عەهد و پەیمان
یەکێکە لەو شتانەی کە لە ئاخری زەمانە هەڵ ئەوەشێتەوە. تۆ لە ڕەمەزانە دنیای عەهد و پەیمانت داوە، لە جەژنە عەهد و پەیمانت داوە، لە هەموو خوێندنی سوورەتی فاتیحەیە تۆ عەهد و پەیمان ئەدەی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. پەیمان لەگەڵ خوای خۆتە، لە عەقیدەی خۆتە، لە فکر و بۆچوونی خۆتە. هەموو ئەمانە واجبە لەسەر ئینسانی موسڵمان وەفا هەیە بەرامبەریان. ئەفەرمێ ئەم خەڵکەی لە ئاخری زەمانەوە دێن مەسئلەی عەهد و پەیمان بەلایەنەوە هەڵوەشانەوەی زۆر بە سووک سەیرەکەن، زۆر بە ئاسانی هەڵی ئەوەشێنەوە. دووهەم دانە ئەمانەت لە نێوانیانە زۆر کەم ئەبێ، فلا يعرف حقها في ذلك الزمن إلا قليل. حقي أمانة داري زور كم خلق أيزانه وزور كم خلق أداي أو حق أكا وبيادي أكا. مسألة أمانة عهد دوبابتي زور قورا لتوي مسلمان دس بي أكا هتا حاكمي قورا هتا همو جهان أو هانية وقفوهم إنهم مسؤولون. تو تصور كي بس مسؤولك كأمر بيني أو رأجي لرجي قامته برسالي لأكري توش برسالة لأكري توش أبي ولامت آمادة كرد بي يك دنيا أمانات بكولي تو هي پیغمبری خوا صلی الله عليه و آله وسلم لفرمایشته که افرمای الوضوء امانه عده زوج گرتنك بامانه دانه الغسل امانه ولا غسل كردنك كتو اشي كز اقايلين افرمای امانته همو الدين امانته لقردني توي شون تنفيذي اكي شون تطبيقي اكي همو او علمي كبيت امانته لسنتا ابي بيك يتعاملوا بشي غيرني ابي دعوه بانغوازه كرد به همو امانه اركي قرصن لعهد وبيمانه كوابو اويك زور خراب وخوشويز باسيان اكا بويك اسوأ الناس امدو صفتيان زور زورتيا يكم عهد بلانا وزور اسانا هالوشانو دوهم امانتك لدسيانا ناي باريزن وكو خوي سهم صفتيان افرمي واختلفوا هكذا پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرموی لنیوان خوی انا اختلافی هم بدرسه بی آوا اچن بگجیک دستی آوا لکرد بتی آوا اچن بناوی که کس حسابو کسی تریان ناکا ای خلطوا بعضهم ببعض فلا يميز فيهم الطيب من الخبيث واي ليه تشاكو خراب اللي تيكل ابي لو جيانا كرته او انا اچن بناويك اختلافي آوا لنیوانی انا دروس تصورك أمر جهاني إسلامي بين الاختلاف شون ما ملاكين لقلي هم أمته باختلاف نية اختلاف لبين هربو أجبه بلام هيج اختلافك لهيج زمنك وحدتي الصفي مسلمان تيجنا داوا أمر اختلاف وحدتي الصفي مسلمان تيجدا أجرنا استكتو صلاح الدين أيوبي أهني تزيني خوت صوفية أشعرية شافعية همو عالم إسلامي بپشتی و صفاکی تیگ ناچه اختلافشان لقل یا هيا بلام صفي أمت تیگ ناچه عثماني كان حنفين جهان إسلامي شافعي وأحمدي ومالكي تيا وظواهر كان تيانو صفي مسلمانان تیگ ناچه خطر لوايك اختلافك صفي مسلمانان تیگ بدا كإيمان داران زور بزحمد أو كاتيك أقرنو أتوان هنقاوي هستانو بنن كجيهان برو قرانكاري زور قورة أروا أمتي إسلامية بها هنقاوي نابي بو قرانكاري قورة كشي قوزا ولا اختلافك وكوحدتي صفي تيقداو يمي إيمان دار أبي زور بوريا إمام ملكين عبد الله عليك أم قصاني كر في غمري خواه صلى الله عليه وسلم زور سرم صرما شكا أولا زمنك الصفايا جياوة كسي نبو عهد هالوشينتو أمانة خيانة لك اختلافك بو باختلاف بأدبه بو نبو تكتشوني وحده وصفي مسلمانان تصوري أمر جهاني إسلامي كهر بينش كس بيكوا ويلا بينش كس بأستي أمتها بينش كس هر جروب يجابيني على بزمن هم ولا أجرى بزمن أم عقلته إسلامية تصورك لزماني في غنبرة صلى الله عليه وآله وسلم يا باب الله لزماني خلفاء ودامزاندي خليفة مسلمانان ولزماني إمام عمر وكوتاي خلافته وحتى أمرهم جروبه هيج جروبه شي طاونه كردو هيج جروبه نيوتو تنها من
وحدەتی سەفەکە هەمیشە پارێزراو بووە ئەگەرچی ئەو پەڕی اختلاف لە بینە هەبوو. جاری وە هەبوو دوو زانە لەسەر یەک وشە دوو مجلد کتێبیان نووسیوە لە دژی یەکتر، بەڵام قەد وحدەتی سەفی موسڵمانانیان تێک نەداوە، بەڵکو مەکتەبەی ئیسلامیان دەوڵەمەند کردووە بە علم و غەزیرەتی علمیان. ئەفەرمێ عەبدوڵڵا زۆر سەرم سوڕمان لەمە، وتم یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەی هاوار ئەگەر یەکێک گەیشتە ئەو ڕۆژە چی بکە؟ چی بکە؟ کەوتە ناو ئەوەی عەهد و پەیمان هەڵوەشێتەوە، ئیتر ئینسان چی بکە؟ یاهی تۆ عەهد و پەیمان دراوسێکەت بەکردەوەش نەتکردە بێ، مادام دراوسێتە عەهد هەیە لەگەڵ یەکە پارێزگاری لێ بکە. بۆیە ئەگەر نەزەرێ بکەی لە ئافرەتێکی غەریبە گوناهەکەی ئەهۆنترە لە ئافرەتی دراوسێکەت. وەکو لە فەرمایشتەکە ئەفەرمێ ئەو کەسەی کە زینا لەگەڵ دراوسێکەیە ئەکا جرمەکەی زۆر گەورەترە لەوەی لە غێری دراوسێکە، چونکە ئەمە عەهد لە بەینانایە، عەهدی دراوسێتی، عەهدی خزمایەتی. دەی ئەمانەتیش پارێزراو نەبێ، بێت تۆ چی بکەی؟ لەگەڵ ئەمەشە اختلاف ئەوە سەری کتێ کردبێ، بێت چی بکەی؟ اختلافێک کە مؤمن و منافقە بۆ لە یەک جیا ناکرێتەوە، حتى مؤمن و کافر خەریکە تێکەڵ ئەوێ. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی سێ شت خەریک بە. یەکەم أن يأخذ ما يعرفه عن الحق، ئەوەی کە ئەیزانی لە حەق هەوڵ بدە فێری بە، علمت زیاد کەواتە کار لەسەر علم کە، زانستی خۆت لە ڕووی شەرعیەوە بەرز کەرەوە. دووەم أن يترك ما ينكره من الباطل، هەرچی بە خەڵک ئەڵێ مەکەن خۆ مەیکە، خۆ لە پێش خەڵکی کە نەیکە. ئەوەی کە ئینکارەکەی لەسەر خەڵک خۆت بە هیچ شێوازێک نەیکەیت و تەرکی کە. ئەوەی کە ئەیزانی لە حەق جێبەجێی کە، ئەوی تر تەرکە کە ئەزانی باطیلە. وأن يلزم نفسه وأحوالها فيقومها، کورە ئەو ڕۆژە ڕۆژی تربیەتی نفس، بڕۆ خەریکی نفسی خۆت بە خەریکی خەڵک مەبە، نفست ڕێککەرەوە، تەقویمیکە، دەرسی دابدە، هەوڵ بدە لەسەر نفسی خۆت کارکە. ئێ عەبد، ئەمە علمی جەدید و علمی ئاخری زەمانە. پەروەردەی تۆ ئیشکردن لەسەر نفسی خۆت، جەنگکردن لەگەڵ دەرونی خۆت و لەگەڵ نفسی خۆتە گەورەترین کردەوەیەکە کە ئەیکەی. حەق بزانە جێبەجێیکە، باتیل بزانە لێی دوورکەوەرەوە. غەیری ئەمە خەریکی خۆت بە، چونکە هەموو ئوممەت کاتێک دروست ئەبێ کە فەردەکانی ساڵح بن. بە حەیەتی کۆمەڵگایەکی ساڵح لە خۆی دروست نابێت ئەگەر ئەفرادەکان تاک ساڵح نەبن. بۆیە ئەمڕۆ یەکێک لە کێشە زۆر گەورەکانمان ئەوەیە پەل ئەکوتین بۆ هەموو شتێک، قسە لە هەموو شتێک ئەکەین. بڕواکە باسی سیاست ئەکرێت، کابرا هیچ لە حاڵی نییە لە سیاست، کورە بەردەم ماڵی خۆ نابینی نەکبەت سیاسەتی جیهانی، باسی جەنگی ئۆکرانیا ڕووسیا لە خۆی و کۆمنتێ ئەنووسی. کورە من نەکبەتی ئاخری زەمانە باسی وەرزشەکرێت گرم شتێک ئەنووسێ، کورە تۆ دوو شەق ناتوانیت لە تۆپەڵڵی نەکبەت. یعنی تەسەوور کە لە هەموو باسی اقتصادی جیهانیە کرێ، کورە خوبەڕای گەورە ناوێن خوانی لێبن، ئەمەڵێ بەخوا گرانی دەست پێ ئەکا لە خۆ شتێک ئەنووسی. کورە ئەم شێوازی مامەڵەیە کە لە هەموو شتێکە پەل ئەکوتی و ئاگا لە نەفسی خۆت نەماوە، ئەمە صفەتێکی ئیسلامی نییە. لە ئاخری زەمانە ئینسانی ئیماندار التزامی نەفسی خۆی ڕائەگرێت، ئەبێ بزانێت چۆن مامەڵ لەگەڵ نەفسی خۆی ئەکە، ئەبێ بزانێت چۆن پەروەردەی ئەکا. ئەگەر 100 گوناهت هەیە ئەبێت جەنگکەی بیکەیتە 99، بیکەیتە 98، بیکەیتە 97، نەک نەفسە بەرەڵاکەیت و ئیتر خەریکی زمانت بی لەسەر خەڵک. خۆت عەهد هەڵوەشێنیتەوە و باسی عەهد بۆ خەڵک، خۆت ئەمانە نەپارێزی، خۆت بەشێکی لە اختلاف و اختلاف نابێ. ئومەتی ئیسلامی ئەم ئومەتە نییە، چاوت ڕوون کراوەتەوە. لە ئاخری زەمانە ئەم فیتنانە دروسە بن، تۆی ئیماندار خەریکی خاصەی نەفسی خۆتی، خەریکی تەربیەی نەفسی خۆتی. واللهی ئەگەر بە درێژایی مێژووی ئیسلامی واجب بوو بێ ئینسان پەروەردەی نەفسیکە، ئەمڕۆ ئەوجەبە لە هەموو شتێک واجبتر ئەوەیە تەربیەتی نەفسی خۆت دابدەی. ئەگەر کەسێک عەبدێک لە 100 گوناهێکی کەم کردەوە، ئیشی کردەوە بۆ هەستانەوەی ئومەتی ئیسلامی. ئومەتی ئیسلامی بە کەسی گەندەڵ و دەغەڵ دروست نابێتەوە، ئەبێ کەسێک بێ مجاهید بێ، لەگەڵ نەفسی خۆیە هەوڵ بدە، دروستی کە، پەروەردەی کە.
کۆتایی فەرمانشتەکە لە دوای ئەم سێ خاڵەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ باسی ئەمڕۆ ئەکە و ئامۆژگاری ئەمڕۆ ئەفەرمێ ولا ينشغل بما يحل بالناس ويحدث فيهم کورە خۆی مەشغوڵ ناکە لە ئاخری زەمانە چی بەسەر خەڵکایە و چیان کرد و چۆن بوو خۆی مەشغوڵ بەمانەوە ناکە خۆی مەشغوڵ بە نەفسی خۆیەوە دەوەرە سەیری ئەمڕۆکەن لە دیدگای ئەم فەرمایشتەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بە علمی نوێ سەیری ئەمە بکەن ئێمە لە چه حاڵێکین لە چه وەزعەکەین خۆمان لەبیر چۆتەوە پەلمان کوتیەوە بۆ هەرچی شتە و باسی ئەەکەین لەسەر هەموو شتێ جەنگ ئەەکەین لەسەر هەموو شتێ قسە ئەەکەین ئەوە خۆشەویست ئەفەرمێ خۆت مەشغوڵ مەکە ئەی عەبد ئەم ئالەتەی کە دروست بوو بۆ ئەوە نەبوو کە ئینسان بفەوتێنێ بۆ ئەوە نەبوو ئینسان هەموو تاقەی خۆی لەوێ سەرف کات و خەرجکە بۆ سوودگەیاندن بوو بە ئینسان کەچی ئێستا ئەو تەحەکوم بەسەر ئینسانە ئەکات ئەگەر زوو سێرێکی نەکەی وازانی شتێکت دوون کردو هەنوو وەختی خۆی خەڵک ئەگەر زوو دەستی نەخسایەتە گیرفانی بزانە سەبیلەکەی پێماوە یان نا وای زانی شتێکی ون کردووە ئێستا زوو دەسەکەی بۆ گیرفانە بۆ بزانین مۆبایلەکە و پێیان نا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەخشە ڕێگەی ئێرەی هەیە مردنی هەیە ئەزانێ لە مردنا چی ڕوو ئەدا دوای مردن و هەستانەوەی ئەزانێ کەچی ئێمە هەموو ئەم ڕۆشنایانە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی ڕۆشن کردوینەتەوە کەچی هەر خەریکە شوێن شەیطانەی ئەوروپا کەوتوین خەریکە ئاگامان لە خۆمان نامێنێ ئەمڕۆ ڕۆژی دروستبوونەوەی ئینسانە علمی نوێ ئەفەرمێ کەسێکی پێویستە کە مرۆڤێکی نوێ بێت ئەگەر مرۆڤێکی نوێ نەبی خۆت نوێ نەکەیتەوە ڕۆژانە ئەفەوتەی لەناو ئەم عالەمە جیهانە گەورەیە تۆ ئەفەوتەی بچووک ئەبیتەوە ئەی عەبد کاتەکانت سەرف کە بزانە چی ئەەکەی جەنگ لەگەڵ دەرونی خۆت کە خۆت مەشغوڵ مەکە بەوەی کە چی ئەگوزەرێ چۆن ئەگوزەرێ یعنی تەسەوەر کە خەڵکێکی زۆر مەشغوڵە احتیمالە بەنەوی بدرێ لە یەکتر دەبا بەنەوی بدەن لە یەکتر بۆ ئەم زەوی کێ خاوەنێتی ڕەب العالەمین خاوەنێتی وی تۆی موسڵمان خۆت مەشغوڵ کە بە نەفسی خۆتەوە تەربیەی خۆتەوە تەربیەی ئەوانەی دەوروبەرت ئەمە کاری تۆی موسڵمانە نەک خۆ مەشغوڵکردن چوون بەرەو مەیدانێک کە مەیدانی تۆنی ئێمە لە ئەمڕۆیان لە هەموو کات زیاتر پێویستمان بەوەیە کاتمان هەبێ بۆ دانیشتن لەگەڵ خۆمانە ناکرێت تۆ لەگەڵ ئالەتێکا دابنیشی لەگەڵ خەڵکا دابنیشی لەگەڵ خۆتا دانەنیشتوی بزانی تۆ کێی خەیاڵەکانە بژمێرە بزانە لە کوێن کاتێککە ئەخەوی بزانە تۆ خەریکی چیت ئەی عەبد چەندێکت ماوە لە ژیان چەندێکت ڕۆژت ئێستا خەریکی چیت کۆتا وەزیفەی تۆ لەسەر زەویە چی ئەبێ چی ئەەکەی چه خزمەتێک بەم بەرنامە شیرینە ئەەکەی کە ڕەب العالەمین منەتی کردو بەسەرمانەوە ئێمە کردوتە خاوەن خوای گیان ئێمە عەبدانێکی گونەهبار هاتوونە یەکێک لە ماڵەکانی تۆ ئەزانین کەس ڕەت ناکەیتەوە یا ئیلاهی ئەزانین دەسی هەژاران کاتێکە بۆ لای تۆ بەرزە بێتەوە قەت نەوی ناکەیتەوە بە خاڵی بەخوا ئەم عەبدانەی کە هاتوونەتە ئەم ماڵە سوژدە نابن بۆ تۆ نەبێ ڕکوع نابن بۆ تۆ نەبێ دەسی زەلیلی دوعایان بەرز ناکەنەوە تەنها لە پێناوی تۆ و لە بەردەم تۆیان نەبێ دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهەکانمان ببوورە یا ڕەب العالەمین دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین بمان گێڕە لەو عەبدانەی کە لەم زەمەنی فیتنەیە خەریکی خۆیانن خەریکی کاری خۆیانن یا ڕەب العالەمین خۆی داوات لێ ئەکەین مەشغوڵمان مەکە بە کارێکەوە یا ئیلاهی کە کاری ئێمە یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم ئومەتە ناڕەحەتی و زەحمەتی زۆری بینیوە 100 ساڵە عەزیەت ئەدرێ یا ئیلاهی بمان گەڕەوە سەر قاچەکانی خۆمان یا ڕەب العالەمین سیاسەت و اقتصاد و عەسکەریمان بخەرەوە ژێر دەسەڵاتی خۆمان یا ڕەب العالەمین دەسەکانی غەرب و یەهود و نەسارا و مەجووسمان لێ دوور خەرەوە یا ڕەب العالەمین لە فێڵ و تەڵەکەی تەڵەکە بازان بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان هاوارمان بۆ لای تۆ هێناوە تۆ خۆت چۆن موساد عەلەیه السەلام دروست کرد دروستمان کە بۆ هەستانەوەی ئومەت یا ڕەب العالەمین یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئێمە چێژمان لەناو نوێژان نەماوە چێژمان لەناو تاعاتمانان نەماوە هانامان هێناوەتە بەردەم دیوانی تۆ یا ئیلاهی چێژ بگێڕەوە ناو نوێژ و تاعات و عەبدایەتیمان یا ڕەب العالەمین خوایە ئەم عەبدانە هاتوونەتە ماڵی تۆ ڕیسپیان تایە گەنجی تەوبەکاریان تایە مناڵی بێگوناهیان تایە یا ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة
الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام علمي هنجهاننا بنجمع علمي تازه هر فرمایشتی پیغمبری صلی الله علیه و سلم باس و نشانکا قیامتی کرون و آخر زمانی کرو چا علمنا راجبو علمی تازه تنبؤات انسانکان پی نبزانا جیان برو کو گملو ای اگر اقصی که کرین لا پیغمبر خواه صلی الله علیه و سلم که یک کلمه نیا زوان شو زوان شیرین شو بزیوره الا وحینا و خواه جل جلاله و سنج دلش فرمایشتی و ما هنه دور درێژەنە بە کوڵی خزمەتانە عەرزش کەرو کە عەبدوڵڵای کوڕی عەمر پەیما گەڵنەوە فەرماوە وەشەویسی پەنەواتە ئەگەر عەبدوڵڵا تۆ منی ڕۆی جەڕوان کەوتی دلێ خەڵکیەوە خراپی ئەسوەء الناس خراپترین خەڵک نزمترین ئاسشە فەسادێ فرە گەورە مەسائل و عەهد و پەیمان نیشانە بی ئەمانەت شا بە هیچ شێوازێ نەپاراست اختلاف بینشانە دروست بی چەنی ئی پەنجێ لێوێرە ئاپاسە تا خاص و خراپ جایەکتری نەکریەوە منافق و ئیماندار جایەکتری نەکریەوە عەبدوڵڵا ماچۆ فرە تەرسانە چار ڕۆیە واتم یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم چێش کەرەوە ئینسان ئەچار ڕۆنە فەرماواش ئەمرش کردە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم أمره صلى الله عليه وآله وسلم أن يأخذ ما يعرفه عن الحق آنەی کە زانیش حەقی جعلومی شەرعی تندەسش گێرە بۆ جێبەجێش کرد ئانەی کە زانی باتیلا و ئینکاریش کەری بەگشت شێوازێ تەرکش کرد ئاگاڵ جە نەفسی وێڵ بۆ تن نەفسیڵ گێرە خەریک و پەروەردەیش ڕێکش کەرەوە ساقش کەرەوە بین وێت و خوان نیەتەکان ڕێکێ کەرەوە وێڵ دروست کەرە چونکە ئینسانی تازە پێی زەمەنی تازەی مەکرێ ئینسانی موسڵمان کاتەکەش چەنی گرچێوی سەرف کردێ با چەنی وێش سەرفێژ نەکردێ مەبە وەش مەشغوڵ کەرەوە گرچێوە ئاگاژە دینداریش نەبوو پۆچی ئەخیر و فەرمایشتەکەوە فەرماوە ولا ينشغل بما يحل بالناس ويحدث فيهم ئانەی دلێ خەڵکینە دروست بوو بە زەجە و غەوغا ئانەی کە مێمل و خەڵکی رەمە بۆ ئێڵهاقش بوو ئێڵهاقش هەن سەر و نەفس و وێش و وەش پەروەردەکرد پەروەردەکردە ئینسان وێش فرە گەورن شەریعەتە ئینسانی موسڵمان ئەشم بەشێ فرەجە کاتەکە وێش سەرف کەرەوە پێناو پەروەردە وێشن پێناو دروست بیە وێشن ئارۆ ئێمە کەوتێن مێڕۆ فرە خەتەرناک عهد و پەیمانەکە چەنەش فرە لاوازێ بێنێ ئەمانەت مەپارێزی و اختلافی نابین و ئومەتەینە بڕواکەرە اختلاف و ئارۆ ئینسان تەرسای تەرسو خەمتا خوا عقوبێەوە فرە گەورە ئومەتی بۆنە بۆنەوە ئی اختلافە بێکەڵکەیەوە کە ئینا بینمان کە هیچ سوودێوەژ نییە ئومەت و ئیسلامی ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم بە درەجای مێژوێژ اختلافاتی بینشە نەبێن و وحدەت و سەفی چش بێن و وەرانوەر و کافراوە بە یەک ڕەتم مردێن هەرو ئێمە لا ماوەجاری چانە ئەعتیادیە جوولەکە حکومما کەر و موسڵمانەکە حکومما نەکەر چونکە وحدەت و سەفی بینمان نەمەنن ئەشم پانیشارە گر بلمێەوە بەڕاستی زانمە چێش کەرمێت چەمێ وێما کەرمێەوە دەی ڕۆژگارێەوە ئەچینەنە ئانەی کە زانیش جێبەجێش کەرە ئانەی زانی خراپە دوور گونۆ چەنەش خەریک و پەروەردە و نەفسڵ بە وێڵ مەشغوڵ مەکرد بڕواکەر ئی میلەت و کوردەیە باواچمێ ئەگەر 5 ملیۆنێ بۆ 5 ملیۆنە سیاسیێنێ 5 ملیۆنی اقتصادیێنێ 5 ملیۆنی ئەعلامێنێ 5 ملیۆنی عەسکەریێنێ کورەکاکە خۆ مەکریۆ ئینێ گرچی و ئەشم خەڵک و اختصاص وش قسەش چەنەکەرەوە ئیتر ئی مەسائل و بەڕاستی ئەنتەرنێت و مەنتەرنێت هەیەش گرمە جە حەد و وێش تەجاوزمان کردە گەرەکمانە گرچیەوە نە قسەی کەرمە گرچیەوە نەکورە یەک کەلیمە منویسی سەر تۆ ماڵە کورە خوا محاسەبەڵ کەرەوە سەر و یەک حرفێ گولانەی شەریعەتە نەباس و نیم کەلیمەی کریان نیم کەلیمە ئەگەر نیم کەلیمە بنویسی نویستڵ بە نیم کەلیمە نویستڵ ئوق پەی نەفەرێەوە ئاڵ دوان نەفەرەکەش کوشیشتا تولەکەڵ نەنویستن شەریعەتە نە پێسانە شەریکە نیشەنیجە کوشتەی ئاکەسەی جایچانەبی بە تەئید و کەسێەوە مەزانی پەشتەکەش چێشن گرچێەوە ئێمە تەئید کەرمە یا دژن مەکرێوە پێشێوازی
أشم بيت شيء نفسه بزانت شيش ونفسه الموافقة وشيش الدجني إنا قرنجة وميت كرو يفرماشتي بيغمبري صلى الله عليه وسلم آيو أبو يان نخشي وفرقورة وشويسي كيشب وخريتي وفرقورة وبيش كيشتي متازان أتشير النقبتنا ما تشيش كر شاني دزجرمي شريعتي ما وشاني خريكو پروردوي ما بي شاني وازبار ما شا مشاكل كجهان الروما مشكلة جورو إما إنا دل درون مانا چونك هتا إنساني صاف وساق دروز نبو كومالجي مسلمان دروز نبو كومالجي مسلمان دروز نبو أمة إسلامي نمي وسرو قاتشكاوش خواهيان دعوة وانا كلمة أجر إما تشي شايني نبي مي تور رحمة الفرفرن شايني وروستيو إي أمتي ما كري يا رب العالمين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمكم الله.